ئاوی زەی بچووکە بەهۆی گرتنەوەی لەلایەن ئێرانەوە زیاتر لە 10 ڕۆژە ئەو ڕووبارە کە پێشتر پڕاوپڕ دەهات ئێستا خەریکە دەگاتە ڕادەی وشک بوون. لە دوای تەواوبوونی بەنداوی کۆڵەسێ لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان کۆماری ئیسلامی ئێران لە دوای ساڵی 2017ەوە تاوەکو ئێستا بەردەوام ئاوی زەی بچووک لە هەرێمی کوردستان دەگرێتەوە. لێرەوە ئاوی زەی بچووک دێتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە. ئەم ساڵ زیاتر لە 10 ڕۆژە ئاوی زەی بچووک لە هەرێمی کوردستان گیراوەتەوە. کاریگەریەکانی کەمبوونەوەی ئاوی خواردنەوە لەسەر قەڵاتزێ لەسەر پرۆژە کشتتوکاڵەکانی سەر ئەم زەیە هەتا کاریگەریەکانی گەیشتۆتە سەر بەنداوی دوکان و ئاستی ئاوی بەنداوی دوکانی دابەزاندووە. گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن ئێرانەوە کاریگەریەکانی لەسەر ئاوی خواردنەوە و کشتتوکاڵ و ئاودێری سنووری داری ڕاپەڕین دروست کردووە و جووتیارانی نیگەران کردووە بە جۆرێک بەروبوومە کشتتوکاڵەکانیان لە وشک بوون نزیک دەبێتەوە. ڕاستی کاریگەریشی یەکجا زۆری هەیە لەبەرەوەی کۆماری ئیسلامی ئێستا ئاوەکەی لێگرتوونەوە بەرهەمەکەی زۆر زەعیف کردوینەمە لە ڕووی ئاوەوە هیچ ئاواکە وەک پێویست نییە. ئێستا تەماشا دەکەین سەیر دەکەین تەماشا ئەو بامی دەکەی ئەو ئاوە بەش ناکە بەش ئاوی قەڵازێش ناکە داسی بگا بۆ کشتتوکاڵەکەی خۆن. کاریگەری زۆری لەسەر ئاوی خواردنەوەی پرۆژەکانی قەڵاتزە هەیە و لەسەر کشتتوکاڵ بەتایبەتی لە دەڤەری ئێمە هەیە. بامیەکانمان بڵێن ئێمە ساڵانە کشتتوکاڵی بامیە و خاروان دەکەین بیرەکانمان دێنە وشبوون لەو ئاستی ئێستادا زۆر داوەزیون دەبێت ڕۆژێک ناڕۆژێک ئاوەکەی هەڵکەین دەنا ئاویان تێدا نامێنی. 95 دانیشتوانی قەڵاتزێ بۆ ئاوی خواردنەوە پشت بە زەی بچووک دەبەستن و بەڕێوبەری پرۆژەی ئاوی خاسیش مەترسی گەورە لە گرتنەوەی ئاوی زەی بچووک دەخاتە ڕوو. تا ئەم بارودۆخە بەردەوام بێ مەترسیەکان زیاتر دەبن بەڵام ئێمە بەهۆی دروستکردنی بەنداوێکی کاتی لە بەردەم پرۆژەکە توانیمانە لە ئێستێکانە ئەو کاریگەریانە تا ڕادەیە کەم بکەین و وەکو پرۆژەکە زیاتر لە 95 قەڵازێ پشت بە ئاوی پرۆژەی ئاوی خاص دەبەستێەوە بەداخەوە هیچ بەدیلێکیش نییە لە ئەگەری وشکبوونیە لەگەرکردنی پرۆژەکەمانەوە قەڵازی بێ ئاو دەبێت لەبەرەوەی هیچ سەرچاوەیەکیان لە ئێستادا هیچ بەدیلێکمان نییە کە بتوانێت ئەو پێویستی کە پرۆژەی ئاوی خاص دابینی دەکات لەو سەرچاوە دابین بکرێت. ئاوی زەی بچووک سەرچاوی سەرەکی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دێتە ناو خاچی هەرێمی کوردستان و سەدان دۆنم زەوی کشتتوکاڵ و حەوزی ماسی و تەنانەت بۆ ئاوی خواردنەوەی قەڵاتزێش سوودی لێ دەبیندرێت تا 2000 دەگاتە بەنداوی دوکان. بەڵام بەهۆی گرتنەوەی ئاوەکە لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا ئاستی ئاوی بەنداوی دوکانی بۆ 135 دابەزاندووە و ڕۆژانەش 8 سانتیمەتر ئاستی ئاوەکە دادەبەزێت. توانە عومەر کورساد نیوز قەڵاتزێ.